بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان وخشويسانم لخزمة كتابي نيابي مختصر منهاج القاصدين دو اوي باسي خطري الريامان كرت كچن كيشي وچون كذا وكان انسان هلا وشينتوا چاره سر بو الرياء چيه دواي ام درد كشنده چيه. افرمي باب في دواء الرياء وطريقة معالجة القلب به. ام باسي چاره سري الرياء ودواء الرياء وچون دڵچۆن يعني معالجة بکەیت لە مەسەلەی ڕیا نەجاتی بێ. سەرەتا فەرمی تۆ زانیوتە کە ڕیا کردەوەکان هەڵ ئۆشێنێتەوە، تووڕەیی خوا بەسەرتا دائەبارێنێ، یەکێکە لە مهلكات. ومن هذا حاله فجدير بالتشمير عن ساق الجد في إزالته. ئەگەر کەسێک ئەمە حاڵی بێت باشە یا هەر شتێک ئەمە حاڵی بێ وەکو ڕیا ئەوە کردەوە هەڵوەشێنێتەوە، تووڕەیی خوا بێنێ، مهلكات بە بوو فوتێنێ، ئەفەرمێ ئیلا ئەبێ خۆتی بۆ هەڵکەیت تون و تۆڵ ئەبێ هەڵی کەنی لای بەی ئیزالەیکی. ئەڵێ دوو مەقام هەیە، غەزالی دوو مەقام هەیە بۆ لابردنی ئەمە و معالەجەکردنی ئەمە. یەکەمینیان ئەوەیە ڕەگەکانی دەربێنی، ئەسڵەکانی دەربێنی. باشە لە چیەوە مەسەلەن سەرچاوەی گرتووە سەرچاوەکانی بقرتێنی. ئەوە یعنی مەقامێکی ئەساسیە، یعنی نەخۆشیەکە بە یەکجاری نەجاتیە بێ. هەندێ عیلاجی تریشمان هەیە ئەوەیە کە لەو حاڵەتەی کە ڕیاکە تووشە بێت چۆن خۆت قوتارکی، چۆن خۆت ڕزگارکەی لەو حاڵەت و لە حەزەیە. مەقامی یەکەم ئەفەرمێ بزانە ئەسڵی ڕیا بریتێ لە حوبی جاه و منزلە. حەزەکە کابرا شۆرەتی جوان، منزلی لە دڵی خەڵکە، ئەمانەی جوان بێ، خۆشەویستی بۆ ئەو وای لێ ئەکا تووشی ڕیایەکە. وإذا فصل رجع إلى 3 أصول. أفرمي أجب التفصيل باسی کە سێ ئەسڵ خۆشەویستی بۆ سێشت وها ئەکات کە یا سێ ئەسڵ و بنەما، يعني هەموو مەسەلەی ڕیا حوبەکەی ئەکەرێتەوە بۆ ئەو سێشت. یەکەم حب لذة الحمد، زۆری پێ خۆشە کە خەڵک سوپاسیەکە. والفرار من ألم الذم، دووهەمین ئەوێ ڕاکە لەوەی ئەخر کە سەرکۆنەتەکەن یا سەرزەنشتەکەن ئازارێک ئەچێژی ئەوێ لەو ئازارە ڕاکە. والطمع فيما أيدي الناس، سێهەمین دانیان ئەوەیە کە ئەوەی کە لە دەستی خەڵکە تەماعی بەوە هەیە، یعنی ئەوەی دەستگیر بێ. يعني الرياء بەهۆی ئەم سێشتەوە دروستە بێ بە کورتی. یان لە دڵیا زۆر مەدحی پێخۆشە و حەمدی پێخۆشە و خەڵک حەزەکە خەڵک سوپاسی کەن و ستایشی کەن، یان نە زۆر ڕقی لە زەمە، ئەوەندەی ڕق لە زەمە، ئەوەندەی ڕق لە زەمە وای لێ کردووە کە ئەوە خۆی جوان پیشان بداوەی کەس زەمینەکە، ئەوێ سەتری زەمەکان بکا بەچی بە مەسەلەی ڕیا. یان تەماعی هەیە بەو شتانێکە بە دەستی خەڵکەوە ئەیە بم جوانکاری خۆی لە عیبادەتێکە خۆی نزیک کاتەوە لە خەڵکی و ئەو شتانێکە لای خەڵکە بەردەستی بکە. لە صحیحەینا فەرمایش تێکاتوە کە دلیلە بۆ ئەمە لە ئەبوو موساوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، نەفەرێک کاتە لای پێغەمبەریان صلی الله عليه وسلم فەرمووی یا رسول الله صلی الله عليه وسلم، ئەی پێغەمبەریان صلی الله عليه وسلم، أرأيت الرجل يقاتل شجاعة ويقاتل حمية ويقاتل رياء فأي ذلك في سبيل الله؟ أرتو نفرق بيني جنگ أكابوي خلق بيبلن آزايا يكتر جنگ أكابوي قوم عشرتكي سركة ماشا دماجيري بالي بيونا وكسي يتر لبر رياء لبر خلق جنگ أكا كور أما كاميان لبينا يخوايا. بيغمريان صلى الله عليه وسلم فرموي من قاتل لتكون كلمة الله هي العليا فهو في سبيل الله. أما نحيت يا أخواني أو كسي جنك لبيناوي أوي
كلمة خوا شكا وبرز به بس أوان لبنا إخواني يتر أبيتر هيتش لبنا إخواني باشا يقاتل شجاعة باشا معنى كيتشيه يعني ليذكر ويحمد بو ذكر كري باشا بو سباس كري أي يقاتل حمية يأنف أي يقهر أي ذم بينا خوشة حمية دمارجيري بو دروز بو بينا خوشة ذم كري أي رياء ليرى مكانه خلق بيبينه وهذا هو لذة الجاه والمنزلة في القلوب أمس يشتي شيج ورقريك سكلويك خلق بباشا باسيك خلق يعني أوان دا بين خوشة يتر وايلي هاتوا يجبو أو أكاك خلق واي بيولا لحد درسو أفرمي طبيعتي إنسان كان أوايا كسيواها حمدي زور بي خوشني يعني زور سباسي أكي حتى منالي بسوكني تورا تاقي كروا منالي كتهي سبحان الله سيركي اگر مدحي اكي الله وستايشي زوري اكي بوي او ايشبك هاني نادا هيا انا يكسر هاني ادا ايشك اكا او حبي مدح وحمدي زورة هيا هرشي استايشي اكي ثناي اكي تأثير لناك بلان بزم زور حساس اگر زمي كي يكسر قرجة بيتو دون بيتو يعني طبيعتي كسك او هاي أفرمئها وقد لا يشتهي الإنسان الحمد هند إنسان كان حمدي بي خوجنية وانيا بدوها زور بروا محمد كران نكرا زور بي قرنية بلام الذمي زور بي نارحة ولكنه يحذر ها من الذم هميش حذر أكل لمسلي ذم كالجبان بين الشجعان فإنه يثبت ولا يفر لألا يذم أروكو كسي ترسنوك لناكم والله كسي آزايا به حزناك أما تحب كان بأزايتي شكو أزاني خوي أزاني وهيج بلاش وقريني خو أخواتي كسر باسينك بلام زور بينا راحة في بلان ترسنوك والراي كردو دبرو مجبور أبي بوسي لنا أم خلقه وجنكات بو يرانك بينا خوشا وقد يفتى الإنسان بغير علم حذرا من الذم بالجهل سبحان الله جاري وإنسان حزناك أما تحي كان بيبل العالم يزور قري بلام فتوايك بجاهلي أداة تنها دبرو خلق بينا لنزان وجاهلو نيزاني زور كلمة بينا خوش بينما زور طبيعي يعني جاري برواكن مسائل علم زور سير يعني جاري كسيكي فقيري داما وحج نازانية برسياريك هاتوي استبيانك أم كسا نوكو بشكم لنا وخلقه وأم بياو بلي والله نازاني الله وبوشي وازو أقاشي ليني نابت ويكك الدردكان متى يأتي أمره قصة كردن لبابتي علم كأقات لمصدرك نبي زور خطر حل خوتو نبي مثلا أقاد على الأقل لمصدرك نبي كشتيوتو نقلي قصة علماء كي بهرحم أقلنا خود مثلا يقصة أكي زور خطر يعني من جاري ياما بيرما برسياركم كل الطلبان بيرمنا هشتاو شان طلبيك يعني برسياركم لكردن كآية لجمعة نقل قصرة لجمعة تو مثلا نخوشي بو دروس الجمعة كي نيجا سنة كانت شونك هاريك وقسيك هاريك وشواز الجواب يامو تبقاك بوسن كيشتي خاندوته لسر أم مسألة كزني خاندو هاني كانت جماعة صعب معلومة والله هيش معلوم نيا كاكا تو أبي التأكيد بيلوي كشتك خاندوته دوابتم كاكا لمجموعي نووية هيا بقرن بيدوزنو هن دوزرا لا أخيرا مجبور لمجموعي نووية خوم هنام كاكا وأحكامي تايبتي خوي هي أو نيجانيك من نيجيني وراء عصر بيكو جمعك هردو سنتي بيشيني هردو نيجية بيشو أخو نبي كسا هندي قالن شي الله والله كاكا ياخذ جمع الرخصة كاكا الرخصة أخو هاني تويتر سنة نكي أم فكري زور با والله ما دام تولى رخصة سنة بوشي أكي بعكسه أي توبو ذكر خياني أي توبو شكاوى حجمك بس مجرد فرض بكو طابر وانية أو كسر أجري هي كجمع نيوجا كان كائن أبيت الله هالشي أجر محروم به لا بويا لما جمعينا ويا فرمي أو نيوجاني كلا بيشون هردو بيشينا كيانا بيشو واتا دور كانوي سنتي بيش عصر شور كانوي بيش سنتي بيش نيورو شجر كاد بوي هي لبيش
دوو جەمعەکەی بکە ئینجا جەمعەکان پێکەوەکە ئەی سونەتەکانی دواوە هەر هەمووی ئەبا بۆ دواوە باشە دوای عسر خۆی نێتی دوای نیوەڕۆ ئەباتە دوای عسر نوێژەکەی جێبەجێ ئەوە مەسەلەن هەندێک لە نوێژەکان هەندێکتر لە نوێژەکان کە با بڵێن نوێژی ئێوارە لەگەڵ عیشایە ئەم تەرتیبەکەی سوێن طبعا لە هەردووکیانە مؤکد لە پێشەوە نییە باشە لە نوێژی عیشا و نوێژی ئێوارە مؤکد لە پێشیانەوە نیە یەکی ئەکا هەر هەمووی کۆ ئەکاتەوە خاتە دووە ئەی ئەگەر کەسێک لە بیری چوو باشە بۆ نمونە مەسەلەن ئەم دوانەی کرد یەک نوێژی ئێوارە ئەکا دوای نوێژی عیشا ئەکا بە دوایی دوور کات نوێژی با بڵێن دوای ئێوارە ئەکا دوور کات نوێژی دوای عیشا ئەکا ئەی ویترەکەی لێ بکە ئەگەر کاتی ئێوارە بوو کردی ئایا ویترەکەی ئەتوانێ بکە نەخێ ناتوانێ بکە چونکە ویتر خصوصیەتی نوێژی عیشا نییە خصوصیەتی شەوە ئەبێ ویترەکەی هەڵگرێ بۆ شەو نابێ ئەو کاتە بیکە وهكذا يعني اینجا ئەگەر هاتوو جەمعەکانی عکس کردەوە لە ڕووی فقهیەوە چی لێ ئەخی ئەمە لە جەمع تەخیرە دروستە ئەم نوێژان لە پێشووی ئەوی تر بخەیتە دووەوە بۆ نمونە ئێستا نوێژی ئێوارە و عیشا ئەتوانی عیشا یەکەم جار بکەی دوای ئێوارە بکەی ئەگەر تەخیری کردبێ نەک تەقدیم ئەگەر تەخیر لە تەقدیمە دروست نییە طبعا لە تەقدیمە تەرتیب باشە واجبە بەڵام لە تەخیرە تەرتیب واجب نییە لە تەخیرە کەوابوو ئەتوانێ ئینسان کە دوای خستووە نوێژی عیشا یەکەم جارکە اینجا نوێژی ئێوارە بکە ئەلەم حاڵەتە چی بکە نوێژە سونەتەکانی پێش عیشایەکە بە ئیسراحەتی خۆی نوێژە عیشاکەی جێبەجێ ئەکە سنەتی دوای عیشا ئەچێ بۆ دوای ئێوارە ئەو کاتە سنەتی دوای ئێوارە سنەتی عیشاش بۆشە ئێوە حاڵ بابەتێکی فقهیە ینی وجودی هەیە لە کوتوبی فقهیە بەڵام بە بێخوێننەوە جارێکتر لەسەر مەسەلەی الله أكبر كإمام مثلا الله أكبر لور كاتاني كهلصيتو الله أكبر كدريجة كاتو تهلصيتو فنيا يان كأسيت أخواره الله أكبر دريجة كاتو تأسيت أخواره طبعا لفقه مذهبي خومانا هاتوها بوي أم نيوانات ببيع عبادتنا بي تو أبي أم الله أكبر دريج كيتو زور كان مثلا باسي هو أكري والله كاكا دروست نییە الله ئەکبەر درێژکەیتەوە ئەبێ ڕێک الله ئەکبەر تاوە زیاتر نییە ئەخ بۆ دروست نییە لە ڕووی تەجویدەوە غەڵەت باشە تەجوید بەس لە قورئانە تەنفیزەکرێ یا لە غێری قورئان ئایا لە هەموو شتێکە واجبە تەجوید جێبەجێکرێ جاخۆ لە هەموو شتێکە ئەگەر واجب بێ مەسەلەن تەجوید قەداسەتی قورئان کەمە بێتەوە هەر قەداسەتی قورئان خۆی بۆ خۆی کەمە بێتەوە بۆی سێرەکەی عولەما لە مذهبە باسییان کردو بە درێژی کابرا ئەگەی لەمە نییە لە خۆ ئەڵێ وەڵا نابێ الله ئەکبەر بەس بۆ ئیتر خەڵک سەری لێ تێکەچێت لەو مزگەوتانە کە نازانێ ئیمامەکە هەڵساوەتەوە هەڵنەساوەتەوە ئەرێ چی ئەکە ها یەک دنیا یەکی دانیش یەکی هەڵەسە دائیمە تەوازونی ئەو مزگەوتە تەواوی هەرچەند من ڕەئیم ئەوها بوو لەوەچێ دەستێکی زۆر ورد هاتبێ بزانێت بە چی نوێژەکان تێکەدا بە چی دوای نوێژەکان تێکەدا ئیشی لەسەر ئەو خەڵانە هەمووی کردبێ بیری کردبێتەوە دەیان ساڵیان داناوە بۆی تەوازونی مزگەوت تێکچ ئێستا تێک چووە هەنا الله یەکی هەڵەسەوە یەکی هەڵناسەوە یەکی یعنی ئەوە نییە بە نیظام هەمووی هەڵسێتەوە جاران وەها بوو بڕواکەن یعنی جاران کە الله ئەکبەرێک نەئەکرا هەر هەموو خەڵکە پێکەوە دیمەنێکی زۆر سێری هەیبەتی هەبوو سێکی هەڵەسەوە یەکی هەڵناسێتەوە ئەڵێ شاخ و داخەوە بەرز و نزم باشە هۆ کارێکی جەهلە ئەگەر ناسێر کە لە مەذهبە بە تەفسیل باس کراوە کە ئەم الله ئەکبەر ئەبێ بەو شێوازە درێژ کرێتەوە حتا ئیستیقامەی پشتی ئەبێ ئەکبەرەکە لێ ئێ باشە ئایا ئەحکامی تەجوید ئەبێ ئێمە بەسەر ئەمە تەنفیزیکەین نەخێ بەسەر ئەمە تەنفیز نابێ جاخۆ ئەگەر بەسەر ئەوە تەنفیز بێ ئەبێ زۆر شتمان هەیە مەسەلەن سبحان ربي الأعلى وبحمده سجد لك وجهي وسمعي وبصري ومخي اللهم لك سجدت وبك آمنت أبي الهرجشتا باشا وجهت وجهي للذي فطر السماوات أبي الهرهم واجبة شي حكمك شي زانايا وتوتي واجبة للنيجا أبي
يعني بابلام لغير قرآن أبيتو حتى جبجك التحيات تجويد جبجك أوهم الدعاء أخوين لنجا تجويد جبجك بون يشتي الله أكبر. طبعا فقه زور كاد أخرته بابي سياسته بابي جروبه كان هر جروبي شتي فقيه هلا بجرب والناس نوي خوي يعني حقيقتك أما لا تواني بشرنا أجنا ورا بوردي سير كباشا يعني تصوف حقيقي بس الفاتحة مسألة فقهية تصوف مسألة تزكية تربوية هيش بيوان يعني يبيكو كشي سيركي هم كباري زاني تصوف مشغولة وفاتحة ناش بواب يان بهمانش السلفيات أو بيوسب باكرنا عقيدة شي دولة يدز لك شو أجري كابرا أو هم الرموزي فرق أو فرقية كومال الرمز بخوي ده يبغى جهابته لنا كومال جا جماعتي خوي يكتري بناسنا زم جاي تربهم جيرانه أحبابها بون لبقى إيرانة تاشي رأيتر يكتري ناسيو بيان واجب وبيقرب شوي إلا دزنيجات بيجوا جو يعني تاشي أما الرجل ريش مشاكر أما أنا مشيني كبركود والله من مجبور تختمك خوات شو مسكوته وكاك يشي نبو دون نبو أولا دز ماش كل يوم مردبو ثم زمان زي مش أحباب عشان دس ماش أخوتي خوي باشا معلم هم رجل من يوم مسكوته كدس كم هاجراك وتشيبو يشي نبو دون وهش كدجاج أكل حزور سير بلامو دوهي نيجاكا بيج نيجاكا إنجا هبو بيج نيجاكا دز ماش دوهي نيجاكا دز ماش يتري أكل حزور سير بلام دوهي تيجي يشتم سير كم أما الرمزي فرقية كلا فرقة كان بيان وأندامش تعظيم وزياب هير هم دز ماش أو فرتني أبو فكري تصوفي أبو أحبابك كان زولا بغا بقوة بحسابي خويا أنا وكاتيان 5 مليون كاسين بهر حال ما بس كم يعني فقه أخرة أمبوار تنكو تسكانه كاك فقه ما بيدانك جورية علماء قسيان لسلا كردوا فكرك جورية بهر حال بابة فقهية كان زور قرنجة بعلمه إنسان بعلمه لخزمة يا نبي بلام سبحان الله لو هنا من كجهل زورنا راحته والله يسجاري وهي برسياري فقهي يعني تقول لما جيسي كاي برسياري فقهي أكري بخوال للصحابة بكرة لا لأصحابهم بيبقى مشغولة بك جوابين يا سيرك حرقا جيبنا جوابات ما بيشتيوا أبي التأكيد بي برسيارة كرد بي خند بيته ودراسة كرد بي إن جواج نساني هر أميت ولا فقه طواوت شو فقه دولة من ده يعني مجالاتي تيا لو أمزانا أو على اجتهادي كردو زانا كتير أو على هر اجتهادي كردو بويا اجتهاد علماء هم بقدره هم بريزوا بحرمة إنسان سيريكا بلام أم اجتهاد جوري علماء نابي أم برتسكو بتشوكي كينوا ونزانين شون تصرف التعامل لقلاك دراسية يا يكيق لكيشكاني أم أو دم بينا خوش بيما بلن جاهل لها مشتكى دمكتي خصوص حزناك المدح ما كان بس ما سيجهل من بلا زور زحمته طبيعي شيء هم إنسانك هفواتي لو بابة أبيت قصة أكا لو بابة أنواع شدية بيشوا باشا بلام أي باشا أقر زانيد غلطة أما دي بشي بمكسب بلي كاكا حالم كرد غلطة أم جارك دوستك برسالي لي كردم وتي ما وصا أوقر كسيك نچێتە سەر ئاو هەر دەژێنش بگرێت دروستە حتممەکە دەژێنژەکە شکابێ و یعنی تەنگاو نەبێ بۆ بچێت سەر ئاو ناچێتە سەر ئاو دەژێنژەگرێ چۆن یعنی نەچێت سەر ئاو دەژێنژ دروستە ئەڕاڵا دروستەوەتی دەوڵام من وتومە نادروست دەوڵا باوت بێتە گوناه بار بووی لە شەرع خۆ وها نییە ێ بەکی وتۆ بڕۆ بۆی ڕاستکەوتی ئەڵڵا پێم ڕاست ناکرێتەوە تاس باش ناتوانم مەسائلی چۆنە ئەلێ یا شەیطان بە زەفەرتە ئەبا ئەتخا وي أبي إنسان براسي زور بورياي تعامل كالقل أم مسألة جهلة جاري بيت خوجني يعني زور أو مهتمني بوي مدح كريم بلام زور بينا غوش الزم كري هروكم من علاقة بمدح زور وانا بس بزم زور كاري قرأ عند جار الله يبخوا أقر وانك أو مثلا لو أشي بأدب به زور لو كريم أترسي أشي جيب جيك بلام لا أفرم كرة عاقل كرة أو إشياء كهي بلا مهم شو طبيعتك أو هاي فهذه الأمور الثلاثة أمس سيدانيا هي التي تحركها إلى الرياء طالب يوني برو الرياء كم جار هالمسألة زمي جهلة حبي مدحة برام دواي وات لي يتر لبر خوش يستي مدح
نوێژەکە لەبەر خاتی خەڵک بۆی مەدحەکەن سوپاسەکەن باشە یان زەممە نەکەن على الأقل باشە پێت ناخۆشە زەمەکەن بۆیە جوانترین نوێژ جوانترین دەی وردەوەی ئەعمالەکان لەدەست دەرچوو هەموو بۆ لەبەر خاتی خەڵک یان دنیایەکی خەڵک حەزە بەو دنیای خەڵکە ڕێبازیان بۆ ئەەکەی هەر جۆرێک لە جۆرەکە دۆستێکم منەظەمەیەکی خەیری هەیە ئەو نەفرێک هەبوو ئەو زۆر شۆرەتی پێ کرد بۆ ئافرەتێ بوو کە ئەیان و کاکە ئاوایە ئاوا بە دوای هەتیوە ئەگەڕێ ئاوا خەڵک ئەدۆزێتەوە ئاوا هاوکاریانەکە ئەو ڕۆژە تەلەفۆنی بۆ کردوتی یەم بۆ منەظەمەکەدا ئەیوتم حالە خزمەتتان فەرموو ئەی بە سیارێکی زۆر شڕە هات بۆ منەظەمەکە ئەو کە هات چاماندانا چۆن ئێوە چۆن نەخۆن و لە منەظەمەی خەیریە ئەبەت نایخۆم ئەوی زوهدی بێجێم زۆر بینیوە زوهدی بێجێ سەر لە نیفاقەوە دەرەکە ئەوتم چاکە بخۆ چاکە ئەوی چا ناخۆ چۆنە بێشتێڕ ئەوی دوای تحقیقاتێکی زۆر وردەکاری زۆر سێرەکەم یەکێکە لە کەسە زۆر فێڵبازەکە ئەم بۆ چونکە وردە دەی وا لێکە ڕیال لە هەموو شتێک خۆگرتنەوە لە زۆر شتا زەختکردن لە خۆ لە حەدی خۆی زیاتر لە پێناو ڕێزای خەڵکە نەک لە پێناوی ڕێزای خۆ ئێمە ئەزانین عومەری کوڕی عەبدولعەزیز بە جەلالەتی قەدری خۆی باشە مۆمەکەی ئەکوژێنێتەوە مۆمی دووهەمدا ئەگەسێنە کاتێک کاروباری خۆی هەیە بۆی بەیتولماڵ موسڵمان ئاوا ئەپارێزێ بەڵام ئەمە ناکاتە ڕیا ئەمە ناکاتە هەڵاو خەڵکی نای هاوار وەرن مۆمەکانتان بکوژێنەوە ئاخر ئیشی هەر ژیانی خۆی ئاتیادی هەواچێ بەڕێوە دوای مردنی خۆی خەڵک باسیەکەوە ئیجێڕێتەوە عسە لەهوو خوای گەورە شیرینی کردو لە پێشاوی خەڵکو خەڵک یادی ئەکە و باسیەکە نەک خۆی بۆ ئەوەی بێ مەسەلەن مەڕە ئەجا مەرامبوون لەگە خەڵکا زۆر جیاواز وعیلاجه ئەی عیلاجی ئەمە چۆنکەن والله هەومان حەزەکەن مەدح و سوپاس کرێن برقمان لزما أفرمي أن الإنسان إنما يقصد الشيء ويرغب فيه إذا ظن أنه خير له ونافع إنسان بو مثلا هندشت أكات بي واي أمشتا سوديكي بي أجين زماني خلق بباشا باسي أكا لزمي خلق بارزراو أبي يا إسا لموضوع كورا أما زور شتيكا تشيرجي لور أجري إستا باشا بلام لآين دا زرري لي أكا زرر ڕیا ئەکات ئێستا چێژ وەرەگرێ لەوە چێسە مەدحیشی بکەن بەڵام لە ئایندا نە بەڵام هەر شتێک زانی کە ئێستا چێژی لێ وەرەگرێت دواتر خراپە بۆی زۆر خراپە بەلایەوە ئاسانە بێ وازی لێبێن یعنی ئێستا ئێمە هەریەکێک لە ئێمە هەستەکەین مدەتێکە مەسەن خەڵک دەست لە شەکر ئەگرێتەوە دەست لە خوێ تۆزە ئەگرێتەوە بۆچی هۆکارەکەی چی یعنی پێوترا دەست لە چاوری ئەگرێتەوە تۆ ئەمە سەرنجامەکەی کە فڵان کەسی دراوسێمان باڵێن جەڵتە لێیا بەوە ئەوی تری نازانم خزممان نازانم تووشی شەکرە بوو بەمە ئەوی تر نازان وات لێ ئەکە ئاهای بۆ چکە زانین مەئەل ئەخیرە خراپە لە ئێستەوە تۆ دەسەگریتەوە هیچی شت نییە وەڵام ئەزانی ئەگایتە ئەو ڕێگایە دەی بەخوا لە مەشە ئەوهایە یعنی ئینسان سەرەتا وردە ڕیا ئەکا لە پێش چاوی خەڵکە بەڵام مەئالەکە بۆ کوێ بۆ بەردەم خۆ شەرمەزاری بەردەم خوا و هەڵۆشانەوەی ئەو کردەوەی کە خۆر لەگەڵ ئەمانوو کرد ئێ باشە هەنگوین زۆر شیرینە زۆریش خۆشە باشە بەڵام کاتێک کە بۆمان دەرکەوت ئەو هەنگوینە جۆرێک لە ژەهراوی بووە کەس ناوێت لە لادێ مەلایەتی مەکرد ئەم بەزمە هەتا ئاراوتیان مریشک ئەنفلۆنزا لێیە و دیعای ئەعلام و ئەمانە نازانم چ غەڕەزێکی لە پشتەوە بوو ئایا جەهل بوو سەرەتای ئیشەکە بوو یا هەر غەڕەزێکی سیاسی اقتصادی لە پشتەوە بوو نازانم کۆتر و قەل و قاز و مریشک و هیچی خۆمان نەما هەمویان ئیبادە کرد یعنی بڕواکەی خەڵک ئەو مریشک شتەی خۆی چەند خۆشەویست خوای ونێنەوە بۆ هەڵە دووریان خاتەوە یعنی ئێستا ڕێبیر بە خەڵک ئەیکردە گوێنی دووری خستەوە لەو شاخە بەرەڵایە کرد دڵی نەئاها ئەویان کە هەنێک کەسەی کوشتن مریشەکەی خۆی بەدەستی خۆی ئەکوشت قازەکەی خۆی ئەکوشت بۆ چونکە خەتەرێک لێوە هاتووە لەو شتێکی خۆشی لێوە هاتوو وەستاوە بەرامبەریان بڕواکەن هەرچی نیشانەی ئەو جارە خێزەرەوە وەڵڵای ئەگەر ئەمە ئەڤلۆزای لەسەر زەویانیە یعنی هەرچی لە تەلەڤیزیۆنە ئەم بینی یا ئەم بیست لە دەمی خەڵکەوە سوبحانەڵڵا لەو بریشکەی بەدا هەبوو
کەچی چاکیش بۆ عیبی دەبە مشکلەی دەبە ئەرەڵات کورە دووسێ جای دەرم کرد هەر هاتووە فایدە و باشە چکە ئەمازای لێوە زەرریەت باشە هەمووی ئەوەی ئەکە دوای ینی هەندێک لادێ ڕواکەی تیم ڕۆشت و تیمی گەورە هەر هەمووی کۆ کردە و کوشتی سووتان تیمی حکومە ڕۆشت و بۆ سووتانی ئەو مەشغەڵەت و هیچیش نەبوو جا سبحان الله ئەفەرمێ ئەگەر زانی کە ئەم هەنگوینە چەند شیرینە لای خەتەرێک لێوەیەت واسی لێنێ ئەی ئەو شتێکەوە مەزەڕەتی تایە ئاسانتر بەدەست ئینسانەوە ئەدا بۆی وازی لێبێنێ حتا وەکو ئینسان نەزانێ ڕیا چەند خەتەرە باشە نەزانێ کە سەلاحی قەلبی ئەبات کورە ئەو مەنزیلە گەورەی لە ئاخرەتە لە بەدەوخوای هەیە سەفری ئەکاتەوە کورە عەذاب و تووڕێی خوا و سەر شۆڕی لە بەردەم خوای هەموو ئەمانەیەتە ڕێ ئاسان نییە لادانی ڕیا والله سیرکردنی خەڵک بۆ ئینسان زۆر خۆشە بەڵام کە بیر لە مەئالەکانی ئەکەیتەوە ئایندەکانی بۆ کوێ ئەڕوا وات لێ ئەکا وردەوە دەبەلاتەوە ئاسان بێ کە واز لە ڕێیاکە بێنی ئەسڵەکەی بێنیتە دەرەوە لە دڵ و دەروونە اینجا ئینسان سبحان الله کە هەمێکی تەنها یەک هەمی هەبێ هەمی خوا زۆر بە ئیسراحەت نوێژەکەیەک بەس هەمی خەڵقێ و خەڵق یەک دانە نییە چەندینە مرتاح نییە لە نوێژەکە نازانێت چی بکە لە تاعەتەکەیە جوان نادا بەدەستەوە ئەی ئەگەر هەر سەیری خەڵکێ کرد بەخوا ڕێزای خەڵکی و قەت بۆ بەدەستنێ قەت ناتوانانی یعنی تۆ بتەوێ خەڵک لە خۆت ڕازیکەی دەی محاولەکەی وەختی خۆی باوکم هەموو جارێک ئەوە یەکێکرێ ئەگەر گەرەکتەن عالەم ڕازیکەی ئەبێ وەک مەیمون دایمە بازیک ئەی مەولەی وای فەرمووە ئەگەر بتەوێ یعنی تۆ خەڵک ڕازیکەی بەخوا وەکو مەیمون ئەوێ بازیکەی ئەم سەرسە هیچیش دەست ناکە تا ئەخیرای هەر یەک نەتیجەیە هەرچی بۆ چونکە دنیا ئاوای ئەم ئیشە ئەەکەی ئیشێکی زۆر باش ئەم جەماعەتە پێ ڕازین جەماعەتە پێ ناڕازین ئابڕۆ جیسرێکی زۆر جوان لەو بازاڕا بکەرەوە بڕێ خەڵک پێ ڕازی بڕێ خەڵک پێ ناڕازی طبیعەتی ئینسان بۆی تۆ بتەوێ خەڵک لە خۆ ڕازیکەی قەت ڕازی نابن ئەی کەسێ بێوێ ئەمانە ڕەزامەند کە بەوەی کە خوا تووڕەکە ئەی هاوار خواشی لێ تووڕە بێ و خەڵکیش هەردووکی لە دەست ئەدا باشە چمە بەستێکێ لە مەسەلەی مەدحی خەڵکە و باشە ئینسان یعنی وای لێ بێ مەدحی خەڵکی بەلاو گرنگتر بێ لە زەمی خوا یعنی بەلای ئەتیادی بەخوا زەمی کە تەنها لە پێناوی خەڵک مەدحی کە کورە مەدحی ئەم خەڵکە ڕزقی زیان ناکەن ئەجەلێ زیان ناکەن هیچی بۆ ناکەن والله ئەو ڕۆژەی فەقیر کەوتی سوودێ بە تۆ ناگەێنن باشە ئەی باشە زەمی ئەوان یعنی کە ئینسان زۆر لێ حەزەر ئەکات و ئەوانە هیچ سوودێک مەسەلەن یا زەرێک بۆ ئەگەی زەرێک پێ ناگە هەر با زەمکەن ئەجە لە پێشەخە ئەگەر زەمەکەن زوو ئەمری ناوەڵا نابری هەر کەیفی خۆیانە با بڵێن ڕزقی تۆ دواکەی بۆی قسەی ئەوانەوە نەخێر ئینسان هەمووی عاجز و فەقیر کورە خۆیان بۆ خۆیان ئەو کەسێک کە تۆ ڕێ بۆ ئەەکەی خۆی نەخۆشی لە خۆی دوور ناتوانێت بخاتەوە هیچ ناتوانێت بۆ خۆی بکە ئەسە چی بۆ تۆ بکە کورە نەمردن نەژیان نەزیینبوونەوە هیچی بەدەست نیە هەر کەسێ ئەمە لە ناخیا دامەزرێ کە سەیری خەڵک بەوە نەکا کە سوودیان لێ وەرەگرێ باشە مرۆڤ وەکو من ئەوە چی دەسەڵاتە وەکو من خۆم چیم دەسەڵاتە ئەویش هەر ئەوە وردە مەسەلەی ڕێ لە ئاسان ئەبێ بۆی بتوانێ هەڵی کێشێ ڕەغبەتی لە ڕێیا کەمە بێتەوە دڵەکەی ڕوئەکاتە خوا بەخوا کەسی عاقڵ قەت ڕەغبەتی نیە لە شتێکە کە زەرەری هەبێ و نەفعیشی زۆر کەم بێ ئەخڕیا تۆزە نەفعی هەیە ئەو پەڕەکەی دووسێ کەس مەدەحیان کرد بەڵام زەڕەکەی محقق قەت ئینسان شتیوان ئەکا بۆ تۆزێ نەفع زەرێکی زۆر گەورە بەسەر خۆیان کەوابوو مەسەلەی مەدح و زەمەکە ئەم دوانەیان ئینسان بە عیلم ئەتوانێت چارەسەریک تێبکە لەوەی ئەم مەخلوقاتە هەر بە مەدحەکەن عالم چه ئیسفادەیەکی ئەگەر لە لای خوا تۆ مەمدوح نەبی بە خەڵک هەمووی زەمەکەن چی تایە مادام کە تۆ لە لای خوا مەزموم نیت چ کێشەیەک هەر بە زەمکەن زەم و مەدحی خەڵک چییان ئینسانی موسڵمان پەیوەندی خۆی لەگەڵ خوایە یعنی نەبێ گۆڕانکاری بەسەرا بێ هەموو عالم بە باشە باسی کە
خۆی سوپاسی تۆ ئەەکەم کە دڵی ئەمانەوە لێک عیبەکانە شارەتەوە ئەمانە و مەدح مەکەن هەموو خەڵکی زەمیکە خۆی سوپاس ئەەکەم کە منە شاردەتەوە ئەم خەڵکە ئاگای لەوە نییە ها یان با بڵێم هەموو خەڵکی زەمی ئەکە خوا ئەیان سوپاس بۆ تۆ دیارە حکمەتێکە لە ماکەم عالەمە زەمەکە خۆمیە بناسایە بەخوا زیاتر زەمیانە کرد بەس نییە هەموو شتێکە پێنەوتن بە شتێ زەم ئەکەن یا تیامانیە یا تیامە تۆزێکیم تیا الحەمدولillah بە هەمویان نەزانیوە خوا سوپاس بۆت بە هەردوو سەرەکە خوا ئەبینێ سبحان الله جاری وایە ئینسان شەیطان وای لێ ئەکە چاوە چاوەی خەڵک کە وەکو خۆی ئەو خوا عەزیمە لە یاد کە والله ئینسان کە خوا ناسی کرد بڕۆ دڵە سافکەرەوە بۆ خوا مەترس با کەس ئاگای لێ نەبێ بەخوا لە شوێنەکە جاڕە بۆ ئەدا عەقڵی خۆت تەسەوڕ ناکە خۆت نازانی دەبڕۆ مراعاتی خەڵک و محاولەی ئەمیشە ئەڕۆ ئەویشە ئەڕۆ زۆر کات بۆ ئەندام پەرلەمانە بەڕێزانە یەکەیان بینم پیان ئەڵێم ڕزای خوا بگرنە بەر کورە خەڵک ڕازی نابێ ئەتانەوە خەڵک ڕازیکەن خەڵک حەلێتان ڕازی نییە کورە وەرن خوا لە خۆتان ڕازیکەن خەڵکی ڕازیە بێ ئەم لایە چاکەن لاکەیتر خۆی بۆتان چاکە خۆتان مەشغوڵ مەکەن بە عالەمەوە هەرچی سێرەکەم خەلەلێ لە مەسائلی نیەت و ساغبوونەوە بۆ خوا هەیە بۆیە خەڵک ئەوە زەمتانەکە سوودیش لە پارەکەەوە ناگەن فەقیرە ئەوە ناڵن ئەوە نێ وەرگرت ئەوە سەری مانگ ئەرەوەڵا ئەوە نەیە بۆنە ئەوە ئەوە ئیسفادی لێ ناکە فەقیرە ئەوێ ڕزای خەڵکی بەدەست بێ ڕزای خەڵکی بەوە بەدەست نایە بە ڕزای خوا بەدەزی وەرە کاری باشکە لەبەر خاتی خوا ڕزای خوا دەسەکە ڕزای خەڵکی ژێ بە شوێنیە وەرە کاری باشکە لە پێناوی خەڵکە خواشە لە خۆ ڕەنجە خەڵکیش هیچی بۆ ناکەن وەرە ئێستا بڕۆ یەک ساڵ ئەمە زۆر کات ئەڵێن ئافرەتان یەکفڕنە العەشیر ئەنیە حتى هذا سێک ساڵ خزمەت و باشەی بکە کێ خراپە کرد ئەڵێ ئەشهەدو بالله باشەم لە تۆ نەبینی باشە ئەوە طەبیعەتێکی ئەعتیادی لە ئافرەتان عامی کۆمەڵگەتیایەتی ئەوەرن ئێستا مەسەلەن تۆ سیرکە ئێمە چەند ساڵێکی زۆر مەعاش زۆر باش بوو مڕەتەب کەس مەدحێکی کرد هیچ تۆزێ هاتە خوارەوە کورە تۆ چی کردو ئاخە هیچ نەکرد هیچ تیا بەسەر نەبوو هەتیاشە بەسەر بوو بڕێ بەس چی بکات تازە طەبیعەتی ئینسان ئەوە يعني سبحان الله كاتكوا چام يك داني بدل نبو صفر طبعا هل بويش علماء لجرح وتعديل علم جرح وتعديل علم زور كور علم جرح وتعديل ناس هني بياو علماء وتيانا جرح لخلق ورناقلين حتى روشني نكاتو بو فلان كسي مجروح كردو مثلا زاناك من مثلا عكرمة طلبة ابن عباس عكرمة هەندێک لە زانە هاتوون تەعنی عیکریمەیان کرد تەعنەکەیان لێ قبول ناکەین بۆ قبوڵی ناکەین وتیانە وەڵا بۆنی ڕافیزەی لێ بۆنی ئەوەی لێ شیعە بێ عیکریمە تەلەبەی ئیبن عەباسە عومری خۆی لە پێناوی نەسڵتی سوننا سەرف کردووە بەخوا بۆنی لێ حەدیسی لێ وەرناگیرێ کە کەسێک بە کەسێکی حەدیسی لێ وەرناگیرێ حتا بۆمان ڕۆشن نەکاتەوە قسەکەی فلسێک کە بێ ڕۆشنی کاتەوە بزانین بۆچی زەمی ئەکە زەم لە خۆ ناکرێ ئەبێ بجوان روشني كات شو الطبيعة كان مختلفا دوستك برسال يوم لك الجاري وتم أريو كاكا أو كرتشون كشي بيني كشي نينا ما نوتي بخوا من بدلمني وتم كاكا من توم نايا بدلني شو رتشوني حقيقة كيف ايه ادي تو بوشي بدلني أمانة بخوا جارباري بيم لسرا وجادوشت أنا أوس بوشي أوس يعني خو خرابيك اللي بيني وساوا لا والله حيشي شمدنا بيني وبخوا اجاتو حقشي بسري وسا بوچوکە ئەم حساسە بە وەستانە شەرعا بێ بۆم ڕۆشن کاتەوە بزانم چییە اینجا جەرح وەرەگرن مەسائلی ذەمیش تەسەوورکەن بۆ علەما ئەم مەرجەیاندانەوە چونکە زەم زۆرە ئەدنا شت اینجا هەموو زەمی هەڵ کۆڵە ڕقی لە دڵەوە هەیە لەسەر شتێکی تر جاریوە هەیە من لەگەڵ کەسێکە شەڕی زەویم بووە دوای کورا تا ئێستا نەبێ نوێژێکی سونەتکە کاکەمەی پێچەرە نوێژێمە شەڕمان لەسەر زەویە ئەژنومێ جاری وایە شەڕیان نەبێ لەسەر شتێکی تر بەزمەگەڕ گورە مەی پێچن لە ئیسلامەوە تۆ وەرنەوە بۆ ئەم لەوەرە بزان شەڕەکە لەسەر چی وەڵا لەسەر ئەم خاڵێ مەسەی دنیاوی ئەپێچرێ بە دینەوە بۆیە مەسائلی ذەم کۆنتڕۆڵی نییە ئینسان خۆی پێوە مەشغوڵ ناکات دەی بە عالەم هەمووی زەم کەسیە چی لە مەسەلە ئەگۆڕێ ئەگەر تۆ لای خوا مەمدوح بی ئەم کوڕی زەوی ئەوە کۆ بێتەوە لەسەر تۆ بخوێنێ چ تەسیرێک
بۆ پێغەمبەریان صلی الله عليه وسلم کە دەستی پێ کرد بۆ هەر هەموو سەرزەوی پێکەوە باشە بەرامبەری نەوەستایەوە احتیمامی بە قسەی خەڵکدا زەم نەئەکرا پێ نەئوترا شێت و ساحر و نازانم کاهین و ها لای کردەوە لەم کەلیمان هەر لایەشی لێ نەکردەوە بڕۆ خەریکی بانگەوازی خۆت بە خوا بڕیار ئەدا ئینە شانیئەکە هو الأبتر چەند کەس شانی پێغەمبەری خوا بوون صلی الله عليه وسلم ڕقیان لێ بوو هەمویان بڕۆ هەر کەس باسییان ناکە بەڵام سێرەکەی نوری جوانی ئەو هەموو لە حەزەی وشەی محەممەد ڕەسوول الله صلی الله عليه وسلم دەنگەیەتەوە ڕەنگەیەت بۆی ئینسان مهتەم نەبێ بەوەی کە خەڵک زەممیکەن یا مەتیکەن ئەی ئەو شتێکە لە دەستی خەڵکە بزانین دەستمانەکە وأما الطمع فيما في أيدي الناس أو كالدسي خلقها فيزيله بأن يعلم أن الله تعالى هو المسخر للقلوب بالمنح والإعطاء أبيت جوان لما تيجيشت بخواد الله كان مسخرك شي نيدنا شي بيدنا كل الرازق خواجانا هركز هرشيد أداته هلوه ومن طمع في الخلق لم يخلو من الذل والخيبة وكسي طماعي وابك خلق شتيكي باته لأخيرا زليلي بأميدي بأمانته وإن وصل إلى المراد لم يخلو من المنة والمهانة والله أقر هر قيشت مرادك وخلق يشتيان بيدا جورك منتي خلقك وتسرشاني سوك بيلا بيشاوي خلقك فكيف يترك ما عند الله برجاء كاذب ووهم فاسد كرة أويك الله إخواها شون وازي لي أنا لبوي رجائك دروزنانا وهمك فاسد لدلا دروز ولم كسو سودي ورقري ومن الدواء النافع أن يعود نفسه إخفاء العبادات يشكل الدواء الزهر بقوة كان عبادة كان يخوي بشارته وإغلاق الأبواب دونها باشا يعني محاولة بكات همو درقا كان دابخة تنها أو درقايك وعبادتي خويتيا أكاتو لتشاوي خلق خوي دور خاتوا هرچون إنسان دەرگاکان کاتێکەوە ئەوێت تووشی فاحشە نەبێ هەر هەموو دەرگاکان دائەخا إلا دەرگا باشەکانە یاڵێتەوە ئەمیش هەر هەمووی تەنها عیبادەت بهێڵێتەوە يعني خوا ناسێکە بێڵێتەوە ئەوی تری هەموو داخە فإنه لا دواء للرياء مثل إخفاء الأعمال هیچ دەوایەک نییە بۆ ڕیا زۆر باش بێ کۆی ئەعمالەکانی خۆت بشاریتەوە وكذلك يشق في بداية المجاهدة لسرتها وزول نارحتها فإذا صبر عليه مدة بالتكلف سقط هنا عنه ثقله وأمده الله بالعون أجر هاتو مدة الصبري كر عبادة كان شاردوا نارحتي أو شاردنوي رزقاري أبي خوها وكاري أكا فعلى العبد المجاهدة ومن الله التوفيق أو يكلا سر عبد مجاهدة أكا خوي للرياء بارزة خوي توفيق دا ورزقاري أكا أهم مقامي يكمبو كأقربيتو أمان جبجك رشالي الريال ناخدرين مقامي دوهم كشتيكي كاتيبو أفرمي أويك أو ريايك يد كتب بسر عبادة كانت أبي أيش بهمان شواز مجاهدكي هاول بي سر داوكاني دانكاني دربيني بچي وقناعت بخوتكي إنجا هاول بدا نفسي خوي بشكين لبيشاوي خلقه إنجا مدحي خلق وزمي خلق لا يخوي احتقارك شيء مدحي خلق شيء زمي خلق فإن الشيطان لا يترك في أثناء العبادة برنا كاتب عبادة الشيطان وازلنا هر هيرش هنا بل يعارضه بخطرات الرياء هنا بدلا محاولة أكا أجر حزيك الخلق بعبادتك بزانو أو أنا يكسر باب أخوي بالله ما لك وللخلق علموا أو لم يعلم تو تشي تبس خلق بزانا نزانا شي يعني والله عالم بحالك خو عالم بحالته إتي خلق بزان نزانة شيء فأي فائدة في علم غيره كخوا عالم بمن إتي الفائدة شيء خلق بزان يا نزان أجر زاني آفتي حمد باشا هيرشي بو هنا وحزور حزي بو خلق باسي كان ذكرها آفات الرياء بنفسي خوي بيرخاته نكي آفات كان الرياء باشا دور كوتنو ولا غضب يخوة ري خوا فقاتل فيقاتل تلك الرغبة بكراهة المقت هاول بات جنگ أم رغبة الناخية هي حزك خلق مدحك جنگي لقلاءك كرة غضبي خوا بسرت الداباري وتو خريكي شيت أم جنگ لنوان طلو ضروري خوا دروسك فإن معرفة اطلاع الناس تثير شهوة ومعرفة آفات الرياء
تثير كراهة چونکە ئینسان کە حەزکە خەڵک شتەکانی بینێ شەهوەتێ لە ناخیا دروسە بێ کە ئافەتەکانی ڕێی سیر کرد ڕقی لەو شەهوەتە ئەبێت نەجاتی بۆیە لە هەردوو مەقامەکە سەواء ئینسان بێوێ ڕیا بە کولی دەربێنێ یا چارەسەری ڕیا وەلەو بە کاتیش بێ بکە بەڕاستی ئەبێت چاوی لە ڕەب العالەمین بێ چاوی دڵی بەرز بێ بۆ لای خوا سەیری مەخلوقاتی خوانەکە ئەو کەسەی کە خوای هەبوو مەخلوقاتی شێر ئەو کەسەی کە خوای نەبوو ئیتر هەرچی هەبێ هەردێتی یا ئیلاهی ئەگەر تۆم دۆزیەوە چیم ون کردووە ئەگەر تۆم دۆڕان چیم دۆزیوت هەر چیم کردوی چیم نەکرد بۆیە ئینسان بەڕاستی لە عیبادەتەکانی هەموو جۆرەکانی عیبادەت بەردێ دارێ شتێ هەر شتێک کە تۆ لەسەر زەوی لای ئەبم هەندێک عیبادەت حتى سیواکێک کە ئیکە بۆ خۆم نییە بۆ لاشێ خۆم و جەستەی خۆ هەرچی کە ئیکەی کە زانیت لەبەر خاتری ئەنزاری خەڵک و چاوی خەڵکە هەوڵ بە مجاهدەکە خۆت کۆنتڕۆڵ هەوڵ بە لە چنگ چاوی خەڵک دوورکەوەرەوە چاوی خەڵک چ سوودێ بە تۆ ئەگەیانە زەمیان مەدەحیان چی لە مەسەلە ئەگۆڕ باشە زەمی خەڵک کەسی فەقیر کردووە مەدحی خەڵک کەسی دەوڵەمەند کردووە ئیتر ئینسان بۆچی بترس کەسێکی کوشت زەمی خەڵک مەدحی خەڵک عمری درێژی بە کەسێ بەخشی نەخێر کەوا بوو ئەگەرچی فیتڕەتی ئینسان خۆی حەزی بە مەدح و حەمدە وەڕقی لە ذەممە بەڵام ئەبێ ئینسانی ئیماندار چاوەکانی لەسەرەوە بێت لای ڕەب العالەمین بێت تەنها ئەو بینە خالقی ئەم هەموو نعمەتەی پێداوە ئەوە لە بەرامبەر ئەم هەموو نعمەتەیە چۆن حەمدێکی ئەو چاوەڕێ ئەەکەیت چی ئەەکەی تا وای لێ بێ خوا سوپاسێکە ئاخر تەشبیه نەبێ ئەگەر من شتێ بدەم بە کەسێک چاوەڕێ ئەەکەم بە زمانیش بەجارە بڵە سوپاس دەکەم والله عبدی وایە خوا ئەم هەموو نعمەتەی پێداوە هێشتا خۆ سوپاسێک سبحان الله ئەوەندەی عەبدایەتی سادقانە کرد هەندێک لە عولەما فەرموویانە ئیخلاس و صدق ئەم دوانە فەرقی چییە ئیخلاس لەگەڵ صدق ئەفەرموون ئیخلاس ئەوەیە کە ئینسان جوهدەکە خۆی لە خەڵک دابڕنێ صدق ئەوەیە بەس ئەو ئەبی گەشتە ڕتبەیەکی ئاوە بۆیە صدیق پلەی زۆ بەرزە بۆ ئەو بەکرێ صدیق ئەو ئیمانە گەورەی هەیە شەهیدیش نەبوو عوسمانی کوڕ ئەفان لەو زیاتری بەخشی مەسەلەن بیلالی حەبەشی لەو ناڕەحەتی زیاتری بینی بەڵام صدق نەبینینی خەڵک و بەس بینینی خوا یەکلابوونەوەی هەموو حرەکات و سەکەناتی ئینسان بۆ خوا خۆی بۆ خاتی گەورەی خۆت لە گوناهەکانمان ببوورە ئیخلاسمان پێ عەتاکە یا ڕەب العالەمین خۆیە داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە سیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت هەر کردەوەیە کە ئەیکەین خۆیە بمانگێڕە لەو عەبدانەی بە دڵ بە ڕۆح و کە بۆ تۆی بکەین یا ئەکرەم الئەکرەمین تووشی ڕیامان مەکە یا ڕەب العالەمین نێوچەوانمان بگرە بۆ خێر یا ئەکرەم الئەکرەمین خۆی گیان بەزەی خۆت بەسەرمانە ببارێن عاقبەتمان خێر کرد بمان بەخشە یا ڕەب العالەمین خۆی بمان بەخشە یا ئەکرەم الئەکرەمین خۆی هەڵەو کەم و کوڕی زۆرمان هەیە هەڵەو کەم و کوڕی زۆرمان بۆ تۆ بەرز کردوتەوە هیوامان زۆرە پەروەردگارە کە تۆ ڕەحمەت و بەزەی و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنی تو گەورەی خۆت مەحروممان مەکە لە کەڕەم و ڕەحمەتی خۆت یا ڕەب العالەمین خۆی لە گوناهی چاومان ببوورە لە گوناهی زمانمان ببوورە لە گوناهی گوێکانمان ببوورە لە گوناهی هەموو هەستەکانمان ببوورە یا ڕەب العالەمین خۆی گیان دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە یا فەتاح دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە یا فەتاح دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە یا ئەکرەم الئەکرەمین خۆیە دەرگاکانی عیبادەت دەرگاکانی ئیخلاص دەرگاکانی صدق بەسەر دڵ و دەروونمانە بکەرەوە یا ڕەب العالەمین دینداری لە دڵمانە شیرین کە عەبدایەتی بۆ خۆت لە دڵمانە شیرین کە عەبدایەتی لە کاتی پەنهانە لە ناخمانە شیرین کە یا ڕەب العالەمین خۆیە ئەگەرچی ئێمە هەڵەو کەم و کوڕیمان هەبێ ئەگەرچی ئێمە کەم تەرخەمیمان هەبێ بەخوا پەروەردگارە عنادیمان خەت لەگەڵ تۆ نەکردو نایکەین ئیلاهی ئیمانمان لە دڵەوە یەقینمان بە تۆ هەیە ئەکرەم الئەکرەمین بەزەی بەسەرمانە ببارێنە و دامان مەزرێنە یا ئەکرەم الئەکرەمین هیدایەتمان زیاد کە یا ڕەب العالەمین خۆیە بمان بەخشە یا ئەکرەم الئەکرەمین خۆی گیان ئێمەی گوناهباری خەجاڵەتبار هەموو کات چاوی دڵمان بۆ لای تۆ بەرزەکەینەوە هانا بۆ لای تۆ ئەهێنین دەیا ئیلاهی بە هانامانە وەرە و ڕەحممان پێ بکە یا ئەکرەم الئەکرەمین
خوای گیان داوای لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت ئەم کەچە کردەوانەمان لێ وەرگرە یا رب العالمین ئەم کردەوە کرچ و کاڵانەمان لێ وەرگرە یا ئەکرەم الئەکرەمین خوای ئەم دەرسە و تاوی دەرسەکانی ترمان لێ قبوڵکە ئارامی بەسەر دڵمانە ببارێنە ئارامی بەسەر ماڵمانە ببارێنە ئارامی بەسەر شارمانە ببارێنە ئارامی بەسەر وڵات و نیشتیمانمانە ببارێنە ئارامی بەسەر گۆڕەکانمانە ببارێنە یا رب العالمین هیدایەتی گەنجەکانمان بدە یا ئەکرەم الئەکرەمین خوای داوا لێ ئەکەین بە گەورەی خۆت بە ڕەحمی خۆت بەخوا پەروەردگارە زمانمان کولە لە دوعایە هانا بۆ تۆ ئەهێنین بەو دوعایانەی پێغەمبەریان صلی الله عليه وسلم کردوویەتی خوایە هەر چاکەیەک ئەو خۆشەویستە داوای لێ کردووی ئێمەش داوات لێ ئەکەین و پێمان عەتاکە هەر خراپەیەک ئەو خۆشەویستە پەنای پێگرتووی ئێمەش پەنات پێئەگرین و پەنامان بدە خوای بۆ خاتی گەورەی خۆت بە ئەندازەی ڕەنگە جوانەکان بە ئەندازەی بۆنە جوانەکان بە ئەندازەی گوڵە جوانەکان بە ئەندازەی گەڵا جوانەکان بە ئەندازەی هەناسەی مەخلوقاتت بە ئەندازەی عەدەدی مەخلوقاتت خوایە بە ئەندازەی هەموو چرکە و کاتەکانی زەمان سەڵەوات بۆ دیداری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەنێرین و پێی بگەێنە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان سڵاوی ئەم مەیسێ ئێمە بە ڕۆحی پاکی بگەێنە تاک تاک ناومن لە خزمەتیا بێنە یا رب العالمین آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين فيقول لقناه مني شوي وجبوره سرفراز مني يا ربي